بەناوی خوای باڵادەست من ئاسۆد و محەممەد ئەندامی دەستەی شاخەوانی لووتکە کە نزیکەی 10 ساڵە سەرقاڵی کاری شاخەوانیم. لێرە دەمەوێت باسی گەشتەکەی شاخی چیمبۆرازۆ بکەم لە وڵاتی ئیکوادۆر. سەرەتای گەشتەکەمان لە کەنەدا دەستی پێکرد بۆ کۆلۆمبیا، لە کۆلۆمبیاشەوە بۆ کیتۆی پایتەختی ئیکوادۆر کە ئێمە ساعت 11 گەشتین بە کیتۆی پایتەختی ئیکوادۆر. پاش پشودانێک و بۆ ڕۆژی دواتر گەشتێکمان ئەنجامدا بۆ زنجیرە شاخێکی 4000 بە ناوی ڕوکۆ پیچینچا کە زنجیرە شاخێکی 4000ە بۆ هەمهەوایی خۆگونجاندن لە بەرزایەکان لەگەڵ خێزانم بۆ ماوەی 18 کیلۆمەتر پیادەڕەویمان کرد. بۆ ڕۆژە دوایەوە بەڕێکەوتین بەرەو شاخی چیمبۆرازۆ. ئێوارێکی درەنگ گەشتین بە شارێک بە ناوی ڕیۆ بەمبا نزیک شاخی چیمبۆرازۆ، شەوێک لەوێ ماینەوە. بۆ بەیانەکەی بەڕێکەوتین بۆ دەواازەی شاخی چیمبۆرازۆ. لەوێ پێیان ڕاگەیاندین کە گایدەکەمان ناڕەسمیە، پێویستە گایدێکی ڕەسمی بگرین. ئەوە بوو گایدێکی ڕەسمیە دەستنیشان کرد بۆی کە لە گەشتەکە لەگەڵمان بێ. بۆ ڕۆژە دوایەوە من چوومە ڕیفیوچکەم، شەوێک لەوێ مامەوە، واتە ڕۆژی هەینی چوومە ڕیفیوچکەم، شەوێک لەوێ مامەوە بۆ ڕۆژی شەمە لەگەڵ گایدەکەم کە 14 مانگ بوو، 14 دەبوو. لەگەڵ گایدەکەم سەرکەوتین بەرەو هایکەم لە بەرزی 5300 مەترایە. ئەو شاخەوانانی کە لەو ڕۆژە ئامادە بوون بۆ سەرکەوتن 2 دانیمارکی بوون لەگەڵ 4 ئەمریکی. 4 ئەمریکەکە 2 گایدیان لەگەڵ بوو، 2 دانیمارکەکەش 1 گایدیان لەگەڵ بوو، منیش گایدێکم لەگەڵ بوو. تاکو هایکەم مامەڵێکی زۆر جوانی لەگەڵ کردین. پاش پشودانێک و ناخواردنێک پێیان ڕاگەیاند کە ئەم شەو پێویستە 11:30 بەخەبەر بین، ئامادەکاریەکەین بۆ سەرکەوتن بەسەر شاخی چیمبۆرازۆ. شاخی چیمبۆرازۆ قانون وایە کە لە شەوا سەرکەوت و بەرە بەیانێکی زوو بگەی بە لووتکە و بگەڕێتەوە لەبەر هەرەسی بەفر و مەترسیەکانی. ئەوە بوو کە لە سەرەتاوە کە گەشتەکەمان 12:30 شەو دەستی پێکرد. گایدەکان زۆر ڕق مامەڵەیان لەگەڵ شاخەوانەکان دەکرد، زۆر خێرایان لە شاخەوانەکانە کرد بۆ ئەوەی کە مانوو ببن و بگەڕێنەوە. یعنی ئەو کۆنتاکەیان هەبوو لە ناویەکە کە شاخەوان نەبەنە لووتکە. ئەوە ئێمە دوای بۆمانزانی کە ئەمە فێڵێکە، چونکە ئەوان بەلایەنەوە گرنگ نەبوو، پێشتر پارەیان وەرگرت و هایا شاخەوان بگاتە لووتکە نەگات، ئەوان بە خەیاڵیان نایە. لەبەرەوە لە سەرەتاوە 2 شاخەوان دانیمارکیەکە گەڕانەوە لەگەڵ 2 لە شاخەوان ئەمریکەکان. ماینەوە 3 شاخەوان، من بووم لەگەڵ 2 شاخەوانی ئەمریکی. ئەوە بوو من لەگەڵ گایدەکەم چوینە بەشی پێشەوە 50 مەتر لە پێش شاخەوانە ئەمریکەکانەوە بووین لەگەڵ گایدەکانە. ئەوانیش پاش بەڕێکەوتنمان بۆ چەند ساعاتێک 2 شاخەوانە ئەمریکەکەش گەڕانەوە. تەنها ماینەوە من و گایدەکە لەگەڵ لەو شاخە، ئەوان هەمویان گەڕانەوە. ئێمەش تا بەرزێکی زۆر ڕۆشتین، گەشتین بە ئاستی 6000. گایدەکەم تەلەفۆنێکی لەگەڵ گایدەکانی تر کرد و بە ئیسپانی قسەیانە کرد. دیار بوو ئەیانویست بەرنامەکە کانسڵ بکەنەوە. هات بۆ لاموتی بەرنامەکە کانسڵەکەمەوە، ڕێگای چوونە خوارەوەمان مەترسیدارە بێ. بەداخەوە ئەو شەوەی کە ئەو ڕۆژێک کە ئێمە سەرکەوتین بۆ لووتکە، یەکێک بوو لە باشترین ڕۆژەکان بۆ سەرکەوتن بەسەر شاخە، کەشوهەوا زۆر ئارام بوو، نە بەفر هەبوو، نە مەترسیش هەبوو. بەڵامی تر ئەوە بوو کە دیار بوو پێشتر کۆنتاکیان کردبوو، زۆر تکام لێ کرد کە لەگەڵم بێ بۆ لووتکە، وتی شتیوانێ و پێویستە کانسڵی بکەینەوە. ئیتر منیشەوە بووتە من خۆم بە تەنها ئاڕۆم بۆ لووتکە، ویستم حەبلەکە لە خۆم بکەمەوە، بەڵام بەداخەوە زۆر بەتونی حەبلەکەی ڕاکێشا دوور لە ئەخلاقی شاخەوانی. وتی هەرە بێتە خوارەوە. منیش بۆ لە بەرچاوگرتنی سەلامەتی لەگەڵ گایدەکەم گەڕام و بەرنامەکەم کەنسڵ کردەوە. بەداخەوە کۆتایەکی ناخۆشی هەبوو، مامەڵەی گایدەکان زۆر خراپ بوون. دیارە شاخەوانیش لە دنیای شاخەوانیش لە ئێستایا بۆ بە بزنس پارەکەیان وەرگرت و بەرنامەکەشیان کەنسڵ کردەوە. بەداخەوە بەو شێوە بوو کە گەشتی چیمبۆرازۆم ئەنجامدا. زۆر سپاس بۆ مولایە.